هەڵبەتە بەشی فیلمسازی لە کۆلێژی هونەر زانکۆی سلێمانی زۆر گرنگە بۆ فێرخوازانی کە هەم پەیمانگە تەواو ئەکەن پەیمانگەی هونەرە جوانەکان هەم لە پۆلی 12ەوە یەن چەند خاڵێکێ بۆ کەسانی کە یانەوێ بێنە ئەم بەشە و بخوێنن کە من وەکو ئەزمونێک کە دەرچووی ئەم بەشەم ئەمێ بیخەمە ڕوو ئەوەیە یەکەم شت لەم کە ئەکادیمیە پەروەردەکردنی بەهرێ ئەو کەسانی کە بەهرەیەکیان هەیە بۆ نواندن یاخود بۆ وێنە چاوێکی هونەریان هەیە بۆ وێنەگرتن بۆ با بڵین ڤیدیۆگرتنی هەر شتێک بیانەوێ ڤیدیۆیەک دروستکەن فیلم دروستکەن لە کۆتاییە ئەگات ئەم پلێ ئەگاتە فیلم دروستکردن ئەم بەهرەیە لەناو ئەم ئەکادیمیا ئەتوانی پەروەردەیەکی باشی بکەی هەم بەلایەنە معریفیەکەی کە تیۆریەن تۆ ئەخوێنی و شت فێرەبی هەم لایەنی پراکتیکیش تۆ ئەزمونەکەی ئەچیتە سەرسێت لەگەڵ کۆمەڵێ هونەرمەندی بە ئەزمونە لەگەڵ کۆمەڵێک مامۆسای بە ئەزمونەکەیت و لەو هەڵانە فێرەبیت و شتی زیاتر فێرەبی و ئاستی شت پلە بە پلە ئەگاتە ئاستێک کە ئەتوانیتە دواتر پەنجەمۆری خۆ لەو ڤیدیۆ لەو فیلمانەوە لەو ئیشانی کە دروستێکی لە دەرەوەی زانکۆی سلێمانی لە دەروی بەشی سینەما پەنجەمۆری خۆت دەستنیشان بکەیت و شتێک زۆر گرنگە لەم بەشەیە لەم ئەکادیمیاوەیە کە تۆ مەجالێکی باش تێ بووی غەڵەتکەی ئەگەر کەسێک هونەرمەند بێ لە دەرەوە کە غەڵەتەکە دواتر بێتە بەرپرسیارەتێکی گەورەی هونەری لەسەری بەڵام ئەم 4 ساڵی کە لەم بەشەیە ئەخوێنیت فێرخوازیت مەجالت هەیە کە بەدڵی خۆت ئەزمونکەی شت تاقی بکەیتەوە بزانین لەکوێ غەڵەتەکەی بۆی لە غەڵەتەکەت فێربی و بەشێکی تریش لەم ئەکادیمیاوەیە بەرەمێنانی کۆمەڵێک کادری دنیای فیلمسازیە بۆ دەرەوەی ئەم بەشە ئەوانی کە لێرە خوێنن بەشێکی زۆریان ئێستا لە ناو پرۆداکشنەکانە لە ناو لەسەر سێتی بەرەمێنانی فیلمەکانە وجودیان هەیە و دەستێکی باڵایانێ هەر وەک سینماتۆگرافەر هەر وەک ئەکتەر وەک ساوند ڕیکۆردەر ساوند دیزاینەر و هەر بەشێکی وەک دایرێکتەر وەک سینارست هەموو ئەم بەشانە ئەم ڕەگەزان لە ناو سینەمایە ئەم بەشی فیلمسازیە ئەم ئەکادیمیە توانێت کادری ئاوا بەرهەم بێنێ بۆی دواتر بۆ ئیشەکانی دەرەوەی ئەم زانکۆیە سوودی لێ بینرێت.